بۆ پێشوازیکردن لە گەشتیاران یەکێکە لە گەورەترین شارەکانی دنیا. هەمیشە میواندارن، دیوەخانیان جمەی دێت لە میوان، بەڵگەی ناوێت. هەفتە پێگەی ئاینی مەزاری پیاوچاکانی لێیە. پێویستیش ناکات بڵێن شوێ، حتمەن کەربەلایە. ببینن جاوە لەبەر قەرەباڵەخیە چەند ڕۆژێکی پێچێت. ئەژینا خۆی هەموو بۆنەکە 22 کاژێر نابێت. لەو ماوە کەمەدا 22 ملیۆن زیارەتکار پێکەوە دەچنە کەربەلا. چونکە شارەکە شاری ئیمام حوسێنە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ. داهاتی ساڵانەی مەزارە ئاینەکانی کەربەلا نزیکەی 90 ملیار دینارە. لەو بڕە 30 ملیار دیناری بۆ پارێزگاکە ئابێت. بەڵام چاوتان نەفڕێ، ئەو 22 ملیۆن زیارەتکارە هەمووی پارە نییە. زۆربەی چێشخانەکان لە چلەدا ئەسڵەن هەر بە خۆڕایی خواردن دابەشەکەن، یانی زەرەرەکەن. جا بۆ هەر باسی گەشتیاری ئاینی بکەین؟ ئەی بۆ باسێکی تەماتەکەی نەکەین. تەماتەی کەربەلا، تەماتەی ئەمما تەماتە. ئەوە تەماتەی کەربەلایە. کەربەلا بە تەماتە بەناوبانگە. ساڵانە زیاتر لە 80,000 تۆن تەماتەی چاک و بەلەزەت بەرهەمێنێت. سڵاوتان لێبێت و کاتتان باش. من محەممەدی شێخ فاتیحم. ئەم جارە زۆر حەزەکەم باسی پارێزگایەکی دیکەتان بۆ بکەم کە ئەویش کەربەلایە و داتا و زانیاری نوێ دەدرشێنین سەبارەت بە کەربەلا. تەڵەن کەربەلا یەکێکە لە گەورەترین شارەکانی دنیا لە ڕووی هاتنی گەشتیارەوە، بەتایبەت گەشتیاری ئاینی. و ئەگەر سوارچاکی باشی خۆی لێ هەڵبکەوێ دەتوانێت کەڵکێکی زۆر باش ببینێ لە هاتنی 22 ملیۆن زیارەتکار. 22 ملیۆن نە بەدەم خۆشە نە بەدەمیش ئاسانە، یعنی دەمیش ئاسانی بەڕاستی. 22 ملیۆن کەس لە ماوەیەکی زۆر کەمە بچنە پارێزگایەک و بتنە شارێکی دیاریکراوە بەڕاستی قورسە و ئەزمون و لێزانینی زۆری دەوێت لە ماوەیەکی کەمدا پێشوازی لەو حەشاماتە گەورەیە بکەی. لە حەجیشە ئەوەنە خەڵک لە ماوەیەکی کەمە پێکەوە خەڵک ناچێتە یەک شوێنی دیاریکراوە. بەڵام هێشتا وەکو پێویست کەڵک لەم بابەتە نەبینراوە. یعنی ئەگەر کەسی خۆی لێ هەڵکەوێت ئەتوانێت ساڵانە ڕیکۆردی نوێ تۆمار بکات. هاوشێوەی وڵاتانی دیکە وەکو شارەکانی ئیستەنبوڵ و دووبەی و ڤینیسوانە توانرێت ڕیکۆردی نوێ لە بواری گەشتیاریە تۆمارکەن. بەڵام ئێستا حەزەکەم باسی شتێکی دیکەتان بۆکەم جگە لە گەشتیاری ئاینی. یعنی ئەو دیمەنانەی تەنیشتم کە دەیبینن یەکێکە لە گەورەترین پرۆژە کشتتوکاڵەکانی کەربەلا، پرۆژەی دارخورمای فەدەکە. ڕوبەرەکەی 200,000 دۆنمە. 6 ساڵ لەمەوە بەردروست کراوە. ئێستا لە قۆناغی بەرەمهێناندا، ینی 90 جۆر دارخورمای تایە. باشە 70,000 دارخورمای لێ. ئەوە سەبارەت بە خوورمە. با باسی ئەزمونێکی نوێتان بۆ بکەم، ئەزمونێکی باش پەیڕەوە کرێت لە کشت و کاڵکردن لە کەربەلا. ئەوە تا ببینن زەوی بە بیابان بوو و زەوی بیابانی باشە یار خۆی لەوەتەی قال و بەلا هەیە هەر بیابانە بۆ کشت و کاڵ بەکارهێن ئێستا. و لە ڕێگەی ئاودانی دەستکردەوە کە ئاوێدەن و ڕوبەرەکەی لە 4,000 دۆنمەوە بۆ داچاندن زیاد بۆ 200,000 دۆنم و بەرهەمی ساڵانی لەو گەنمەما 140,000 تۆنە، ینی 140,000 تۆن گەنم لە بیابان بەرەمێنرێت. بۆچی؟ لەبەرەوەی تەکنۆلۆژیای نوێی پێشکەوتوو بەکار دەهێنرێت با زەویەکە بیابانیش بێت کە تەکنۆلۆژیای نوێ هەبوو دەتوانن کار لەم بابەتەیە بکەن. ئەوە سەبارەت بە گەشتیاری ئاینی قسەم بۆ کردن، باسی کشت و کاڵیشمان کرد، جا خوورما بێ یا گەنم بێ. ئێستا حەزەکەم باسی شتێکی دیکەتان بۆ بکەم، ئەویش پەیوەندی بە کەرتی خزمەتگوزاری گەشتیاریەوە هەیە لە کەربەلا. ئێستا ئەو دیمەنانێکە لە پشتەوەن حەزەکەم لە بەردەمیشمە کۆمەڵێک داتا و زانیاری بێت. ئۆخی ئەوە بین ئەوە کە دیارەوە هات. ئەوە ئەو 662 چییە؟ لە کەربەلا 662
هۆتێل و شوێنی مانەوە هەیە. باشە زیاتر لە 852 هۆتێل هەیە لەکوێ لە 852 چێشخانە و ڕێستۆرانت هەیە لە کەربەلا. باش بەڵام ژمارەی هاتنی زیارەتکاران و گەشتیاران زۆرە، یعنی بە درێژایی ئەو چەند ڕۆژە خۆی چلەی ئیمام حوسێن بەڕێزان لە پاشنیۆڕۆ دەست پێکات بۆ منە پاشنیۆڕۆی ئەمڕۆ بڵێین دەست پێکات بۆ سبەینێت چێشتەنگا و تانیۆڕۆ، بەڵام لەبەری خەڵکەکە زۆرە چەند ڕۆژێکی پێچێ ئەلا کولین لەو چەند ڕۆژەیە 3 ڕۆژە 4 5 یان 6 بەڵام کەمترە لە هەفتەیەک زیاتر لە 33,000 کەس یعنی هەر ئوتێلێک 33,000 کەسی بەرەکە. باشە ئەیدرۆ خەڵکە جێ نابێت و لەبەرەوە لەسەر جاداخەون لە شوێنی کاخەون و هەر ڕێستۆرانتێک چێشخانەیەکیش زیاتر لە 25,800 کەسی بەرەکەوێت. ئەمەش دیسانەوە بە باشی پێشوازی لێ ناکرێن وەکوی کە مەسەن فریا ناکەونەی تۆ چۆن ناتوانیت لە ماوەی چەند کاژێرێکا چەند ڕۆژێکە چێشخانەیەکی بتوانیت خواردن ئامادەکی بۆ 25,000 کەس بۆیە فشارێکی زۆر دروستە بێ ئەوە سەرباری وەک ئاماژەم پێدا هێشتا بابەتە نەکراوە بە سەرچاوەیەکی گرنگی کۆکردنەوەی داهات ئەینا هاتنی 22 ملیۆن نابێت داهاتی ساڵانێکی بریتی بێ لە 8 ملیار و 90 ملیار ئەبێت چەند سفرێکی بۆ زیاد بێ بەڕاستی هەر هیچ نەبێ 900 ملیار بێ بەڕاستی چکە بۆ 22 ملیۆنە خۆی هەر 6 سفرە یعنی هەر کەسێک ینی هاتنی کەسەکان 6 سفرین نابێت داهاتەکەیان کەمتر بێ لەوە 3 سفری بێ ئەبێ زۆر لەوە زیاتر بێ خۆ هەریشێک لەمانە $100 خەرجکە ئێوە خۆتا حسابی کەم بزان چەنەکا بەڕاستی ئەوە بابەتێکی دیکەی گرنگ بوو کە حەزم کرد ئاماژەی پێ بم بەڵام من شتی دیکەمەوە ماندوو مەبن زانیاری دیکە هەیە کە پێویستەکە لەسەر کەربەلا بیزانن ئێستا یەک پشووی کوت وەرەگرین هەمووی دووسێ چرکە نابات ئێستا دێمەوە باسی کەرتی پەروەردە و خوێندنتان بۆکەم و باسی حەوزەی علمیتان بۆکەم لە کەربەلا لە کەربەلا نە پەیمانگای هونەرە جوانەکانی لێ نە کۆلیجی تەکنیکی لێ 30 زانکۆی ئەهلی هەیە لەگەڵ 1 زانکۆی حکومی بە پێچوانی نەجەفەوە لە نەجەف بۆ باسکردن دۆخەکە لێ زۆر جیاواز بوو لەوێ 2 پەیمانگای هونەرە جوانەکانی تیا بوو 2 زانکۆی حکومی هەبوو لەگەڵ 14 زانکۆی ئەهلی بەڵام لێرە هیچ پەیمانگای هونەری جوانۆمانەی تێدا نییە باشە هەر لێرە بە دەرفەتی دەزانم سەرنجان بۆ چەند زانیارێک ڕابکێشم ئەوەی پەیوەندی بە چیوەیە پەیوەندی بە هەرکەرتی پەروەردە و خوێندنەوە هەیە با بزانین خزمەتگوزاری پەروەردە و خوێندن و ئەو خوێندگە ئاینیانە چەند و چۆن ژمارەیان چەندە 920 قوتابخانە لە کەربەلا هەیە هەر 476 قوتابیەک قوتابخانەیەکی بەرەکەوێ مەرج نییە ئەمە بینایەکیان بەرکەوێ ڕەنگە ئەم باڵەخانەیە ئەم بینای قوتابخانەیە 2 دەوامی بێ 3 دەوامی بێ هەر دەوامێکی 476 قوتابی بەرەکەوێ ناگەر وابێ ئەوە مانای وایە خەڵک ژمارە قوتابخانەکان زۆر بەو جۆرە نییە و لە هەمان کاتە خوێندنگەی ئاینی 68 خوێندنگەی ئاینی تایە کە 2 هێندەی زانکۆ و پەیمانگا ئەهلی و حکومیەکانە باش وەڵاهی من حەزەکەم زیاتر لەسەرم بابەتە بمێنەوە و کۆمەڵێک پرسیار بکەین سەبارەت بە دۆخی ئێستەی کەربەلا و ئەم حەزەم ئەمەوێت جێبەجێکەم لەگەڵ کیا گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز فالح عەرداوی سەرۆکی هاوپەیمانینەوەکانی کەربەلایە لە کەربەلاوە لەگەڵماندایە بەڕێز عەرداوی و کاتە و باش ئەمەوێت باسی ئەوم بۆ بکەی ئێستا خەڵکی کەربەلا پێویستیان بە چ خزمەتگوزاریەکە وەکو خۆی بۆیان جێبەجێ بکرێت بەبێ کەم و کوڕی بەناوی خۆی بەخشندە و میهرەبان لە ڕاستیدا پێداویستەکانی پارێزگای کەربەلا بۆ هەموو فراکسیۆنە سیاسەکان وەکو دەزانن هەمویان کارنامەی تایبەتیان هەیە بەڵام کاتێککە سەیری هەڵبژاردنەکان دەکەین و بابەتی کارنامەکان دەکەین سەیر دەکەین لە هەموو لایەنە جیاوازەکانەوە کاتێککە کارنامەکانیان هەبووە تەنیا دروشمێکی بریقەدار بووە لە ڕووی واقعدا و لە ئەرزی واقعدا هیچ کامیان جێبەجێ نەکراوە تەنیا ویستویانە لە
پەرلەمان ببنەوە و ویستویانە لە پارێزگاکان ببنەوە بەبێ ئەوەی کە هیچ لە بابەتەکان جێبەجێ بکەن. کەرچی ئێمە وەکو هاوپەیمانی گرتبوونەوەی نەوەکانی کەربەلا لە ناخی ئەم جەماوەرەوە هەڵقوڵاوین دەمانەوێت بە هەموو شێوێکەوە کار بکەین بەکردەیی کار بکەین لە چوارچێوەی ئەم پارێزگایە و لە هەمان کاتیشدا کاری پێشتریشمان هەبووە و ئێمەش هەمیشە کارمان کردووە لەم پارێزگایەدا. ئێستاش بەڕێوەبەری پرۆژەکانی شارەوانیەکانی کەربەلام و دەزانم کە پێویستیمان بە چاڵاچێکی زۆر گەورەتر هەیەەوە و چارەسەری زۆر کێشەی دیکەش هەیە. گرنگترین کێشە کە ئێستا پارێزگای کەربەلا ڕوبەڕووی دەبێتەوە کێشەی یەکەی نیشتە جێبوونا. یەکەی نیشتە جێبوون دەبێ وەبەرهێنان ڕۆلێکی کارای هەبێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. بەڵام ئەوەی کە تێبینی دەکەین ئێمە لێرەدا ئەم وەبەرهێنانە وای کردووە نرخی خانوبەرەکان هێندە گران بکات کە زۆر ببێت بەبێ ئەوەی کە هاوڵاتیان دەستی پێ بکەن، چونکە لە سەرەتاوە یەکسەر دەست بە ژێرخانەکە دەکرێت. ئێستا نرخی خانوبەرە بەگشتی بە تێکرا چەندە بەڕێز ئارداوی لەوێ؟ عقارات بۆ هەر مەترێکی 4 گۆشە دەگاتە 10 ملیۆن دینار لە هەندێک شوێن زۆر زیاد. باشە ئەمە تەنیا دەکەم بڵێ ئەگەر بیکەیتە باڵەخانە یاخود بەڕێز ئارداوی پێمان بڵێت ژمارەی وڕێژەی کرێنشینان چەندە؟ ینی ئێستا کەربەلا پێویستی بە چەند یەکەی نیشتە جێبوون هەیە؟ لە ڕاستیدا ئاماری دانیشتوان دەگاتە 1,250,000 کەس. بەڵام وەکو بەڕێزیشتان دەزانن کەربەلا لایەکە بۆ یەکە نیشتە جێبووەکان و لە هەمان کاتشدا خەڵکی دیکەش هاتووەوە ژمارەکە ئێستا زیاتر لە 3 ملیۆن کەسە. بەڵام ئەمانە تۆمار نەکراون لە وەزارەتی بازرگانی هاچوون و نیشتە جێبوون و لە سەرۆکاتی وەزیرانیشدا ئەمانە تۆماریاندیا و لە هەمان کاتیشدا پسوڵەی خۆراکیشاندیا و لە بەڕێز ئارداوی قەبارەی وەبەرهێنان چەندە ئێستا لە بواری نیشتە جێبوونا کە ئەکرێت لە کەربەلا؟ جا وەبەرهێنانی ناوخۆیی بیانی بێ. وەبەرهێنان لە کەربەلا بە تایبەتی لە بواری یەکەی نیشتە جێبوون چەندین دەرفەتی گەورەمان هەیە، چەندین یەکەی نیشتە جێبوونی جیاوازمان هەیە. بەڵام زۆربەی دانیشتوانیشی دوای ئەوەی کە تەواو دەکرێت لە دەرەوەی کەربەلا دادەنیشن. خەڵکی کەربەلا سوودی لێوەرناگرن و بازرگانەکان سوودیان لێوەردەگرن چونکە ئەمانە نرخەکانیان زۆر گرانە. ئیدی هاوڵاتی توانای کڕینیان نییە یاخ بە تایبەتی ئەوانەی کە هاوڵاتی هەژارن ناتوانن سوودی لێوەربگرن. با پرسیارێکی دیکە لێ بکەم. ئێستا با بڵێن ئەوەی پەیوەندی بە هەڵگرتنی ڤیزاوە هەیە بۆ زیارەتکارانی ئێران. ڤیزا هەڵگیراوە، ئەمەش هیچ کاریگەریەکی دروست نەکردووە لەسەر کەمبوونەوەی داهات کە بەشێکی ئەم داهاتێ ئەسڵن هەر بۆ خەڵک و پارێزگای کەربەلایە. ئەو ڤیزەی کە پێی دەگوترێت ڤیزەی گەشتیاری ئاینەکان بە تایبەتی بۆ ئێرانیەکان بێت یاخود هەر وڵاتێکی دیکە بێت دەبوو داهاتەکانی بۆ پارێزگای کارەبا بکرێت و بخرێتە ناو بودجەکەیدا. بەڵام ئەم بودجایە بە هیچ شێوەیەک نەگەیشتووەتە خەڵکی کەربەلا، دەچێتە گەنجینەی حکوومەتی ناوەندی و هیچ شتێک لەمانە وەرناژیرێت لە ڕاستیدا. ئەمە بە جۆری زانیاریەکانی بۆیە پرۆسەی بەردەوام بوون هیچ کاریگەریەکی یاخود هیچ سوودێکی بۆ خەڵکی کەربەلاوە. بەڕێز فالح ئارداوی سەرۆکی هاوپەیمانی نەوەکانی کەربەلا، زۆر سپاس دەکەم لە کەربەلا و لەگەڵمان بووی. هەر بژیت زۆر سپاس. بۆ تەواوکردنی قسەکانی بەڕێز ئارداوی حەزەکەم سەرنجتان بۆ چەند زانیاریێک ڕابکێشم ئەوەی پەیوەندی بە دۆخ و گوزەرانی خەڵکەوەیە لە کەربەلا
و هەروە پەیوەندی بە بودجەی ئەو شارەوە هەیە. 289,000 کەس لە کەربەلا هەژار و بێکارن. 272 ملیار دینار بەشی ئەو شارەیە لە بودجەی گشتی ساڵی 2023 و لە بودجەی پەرەپێدان، یعنی پێکەوە کویان کەیتەوە 272 ملیارەکە و بەم دوانە بڕی ئەو پارەیە کە ئەدرێ بە خەڵک وەکو خزمەتگوزاری نەبوو پارەی کاشوشکە 201,000 دینارە، یعنی ئەبێت بای 201,000 دینار هەر تاکێک هەر هاوڵاتیەک لە کەربەلا خزمەتگوزاری گشتی پێ بگات. هەستیار قادرم بۆ بانکەن با فەرمووی لێ بکەم. فەرموو کاکە سیا فەرمووەرە بۆ ستۆدیۆت هەندێک زانیاری دیکەی نەوتراومان پێ بڵێ، هەنێ نەوتراوی پشوتراوەکان لای تۆێ لە میانەی ئامادەکردنی بەرنامەکە حتمما ڕێکەوتۆتە کۆمەڵێک کونج و کەلەبەر لەگەڵ بەربژێرەکە حتمما ئاگاداری گفتوگۆکە بووی لە زۆر لەسەر بابەتی کێشەی نیشەجێبوو مەستین. حەز دەکەم تۆم پێمان بڵێ جارێ ئایا ئەم شارە حەشاماتە ڕووی تێکاوە خۆی خەڵکێکی زۆری هەیە کێشەی نیشەجێبوونی چۆن چۆنیە، ئایا هەیەی نیەتی هەرچەنە ئەویش کەمێک ئاماژەی پێایە. ساڵ شێخ باس نەجەف و کەربەلا خۆی کەمترین یەکەی نیشتەجێبوون یا توانین بڵێن ئەوەی کە پێوترێ کۆمەڵگەی زیادە ڕووی تیا لە عێراقا، بەڵام 98 بۆ 99 یەکەی ینی ناوەندی یا کۆمەڵگەی نیشتەجێبوونەوە زۆرە. بەڵێ ئەوەی کەم ژمارە زۆرە ڕووی تیەکەن لە ئێستا لە کەربەلا تقریبان 25,000 یەکەی نیشتەجێبوون هەیە کە کۆمپانیەکانی گۆڤەرێنان دروستیان کردووە، بەڵام خۆیان ڕووپێوی تەواو بوون. بڵێ بەڵام خۆیان ڕووپێوییان هەیە ئەڵێ شارەکە پێویستی بە زیاتر لە 120,000 یەکەی نیشتەجێبوونە، یعنی ئەگەرە بە حساب بکەین تقریبان یەک لەسەر 5 خواستی شارەکەی پڕ کردوێتەوە. لەبەرەوەی جگە لە زیارەتکاران خەڵکێکی زۆر بۆ خوێندنی بەتابەت خوێندنگە ئاینەکان سەردانیەکەن، ینی گەشتیاری زانستیشی تێکەوت. بڵێ ئەوانش کە بەگەربوندەیەکیش بمێنەوە هەر پێویستیان بە یەکەی نیشتەجێبوونەتیای بمێنەوە ماوەشی دوورودرێژ خۆ ناتوانن لە ئوتێلا بمێنەوە. لەبەرەوە شارە پێویستیشی زۆری بە یەکەی نیشتەجێبوونە و یەکێک لە گرەیەکانی خەڵکی و شارە ئەوەیە. باشە جا بەم قسەی تۆ بێکەواتە کێشەی هاتو چۆشەیە لە شارەکە؟ بڵێ یەکێک لە ئەتوانین بڵێن کێشە سەرەکیەکانی ئەو شارە بە تایبەت لە کاتی چلەی ئیمام حوسێنە ئەو زیارەتکارانەی کاڕۆن مەسەلەی ڕێگاوبانە. طبعاً ئەم ساڵ لە کاتی ئەو زیارەتەیە 90 ڕووداوی هاتچۆڕی یابوو 200 کەس گیانە لەدەستا بوونەوە. طبعاً 5 دەواازەی هەیە کەربەلا بەڵام فریایی تۆ 22 میلیۆن کەس فریای ناکەوێت بەڕاستی. ئەمە یەکێکە لە کێشەکانیان ئێستا پێشنیازی هەیە کە هەموو ڕێگاکانی ئەو 5 ڕێگایی ڕێگا سەرچەکانی بکرێ بە دوو ئەوەندەی ئەو حەجمەی کە ئێستا هەیە. کێشەیەک هەیە لە بەسرەوە قیتار هەیە بۆ کەربەلا، بەڵام شارەکانی دیکەوە هاتوچۆ بۆ ئەو یەک ئەستەمە. یەکێک لەو پرۆژانەی کە ئێستا مناقەشەیەکرێت کە سەرۆگەزیرانیش پێوتون دیراسی بکەن بۆی جێبەجێ بکرێ شەمەندەفەرێکی هەواسراوە لە نێوان نەجەف و کەربەلایە کە گوایە ئەمە زۆر مۆدێرنە 5 ئەستێرەیە دروست بکرێت. ئەو خێرایەکەشی 160 کیلۆمتر لە کاژێر. ئەمە هیچ هەنگاوێکی عملی ئەوە گەیشتۆتە قۆناغی ئەوەی کە دیراسەکە تەواو بووە قەراری لیاوە کە دروست بکرێ، بەس لە قۆناغی ئەوەیە یەکەم بازە جەدواکەی بکەن بە تایبەت ڕەنگە بکەوێتە دوای دروستکردنی فڕۆکەخانەی کەربەلا، چونکە ئەزانەوە فڕۆکەخانەی دروست بکرێ گوشار لەسەر ڕێگاوبانەکانیان زۆر زیاترە بێت بەتابەت کە نزیکن لە یەکەوە. لەبەرەوە پرۆژەکە لەو قۆناغەیە بێت جەدواکەی حسابیەوە بکەن. تا زۆر باشە کاکە سیار هەندێک قسەی دیکەمان ماوە بیکەین. جا خۆی وەختی خۆی کەسێک نامی بۆ کەسێک ناردبوو توی ببوورە کاتم نەبوو بە کورتی نامەکەت بۆ بنووسم، چۆن کورت بڕی هوەری خۆی هەیە هەموو کەسێک ناتوانێت بە کورتیشە دروستێ. ئێمە ڕۆژانە لە بەرنامی 15 ئەو هوەرەمان جێبەجێ کردووە زۆر بە کورتی 30 چرکەیە 45 چرکەیە 50 چرکە بەشی ئەوە زاناییتان پێدەین کە ئەگەر لەسەر ئەو شارە ئەوەش 20 لەو چلکەیە چلکەیە شتی باشی لێ تێبێ وایە بەسەری شتاتێ پەردی بێ ئەتوانی بۆی بگەڕیتەوە لە سۆشەڵ میدیا ڕوودا هەمومانەیە. بابی بینین پێش بینینیەوە ئێمە بەخوای گەورەتان ئەسپێری. لێرە لە کەربەلا مەزاری ئیمام حوسێنی لێیە، شینی چلەکەی ساڵانە 22 میلیۆن کەس بۆ شارەکە ڕادەکێشێت. زیارەتکاران 90 ملیار دینار داهاتی بۆ دەبن، 30 ملیار دینار بەر شارەکە دەکەوێت.
هەر هۆتێلێکی شارەکە ساڵانە 32,000 و هەر چێشخانەیەکی نزیکەی 26,000 گەشتیاری بەردەکەوێت. چوارەم هەژارترین شاری عێراقا، بەڵام دووەم کەمترین بێکاری تایە. بە دوو بودجەی شارەکە هەر هاوڵاتیەک 200,000 دیناری بەردەکەوێت. تەماتەی کەربەلا بەناوبانگە، ساڵانە لەو بیابانە 80,000 تۆن بەرهەم دەهێنێت. نزیکەی 11% بەرهەمی تەماتەی هەموو عێراقا. هەر لەو بیابانە بەهۆی تەکنۆلۆژیای کشتتوکاڵیەوە ڕووبەری زەوی داچێنرا و لە 4,000 دۆنمەوە بووە بە 200,000 دۆنم. باخێکی خوورمای هەیە 90 جۆر و 70,000 دار خوورمای تایە. 30 زانکۆ پەیمانگای ئەهلی هەیە، بەڵام یەک زانکۆی حکومی تایە. خوێندنگە ئاینیەکانی دوو ئەوەندە زانکۆ حکومی و ئەهلیەکانی کەربەلان پایتەختی گەشتیاری ئاینی عێراقە.